ژمارەیەک دەرچووی بەشە جیاوازەکانی کشتتوکاڵین ڕانانیان پێ دەکرێت و لەسەر شێوازەکانی دروستکردنی خواردن و پیشە سازیە خۆراکیەکان فێر دەکرێن. ئەو دەرچووە دارەمەزراوانە دەڵێن چەندین ساڵە چاوەڕوانن حکوومەت دان مەزرێنێت. ئێمە دەرچووی دامەزراوین لە من تەخەڕوجی ساڵی 2012 بۆ سیانزەم لەو ساوە لە ماڵەوە دانیشتوم هەر ئومێدی دامەزراندنم هەبوو، بەڵام دامەزراندن ئێسان نییە، نە بە گرێبەست نە بە هەمیشەیی، بۆیە لە هیچ وەزارەتێکی ترانەیە نەک لە وەزارەتی کشتتوکاڵە، بەڵام وەزارەتی کشتتوکاڵ جیاواز لە وەزارەتەکانی تر خول و هەوڵدانیان هەیە، یعنی بۆ ئەوەی ئێمە ئەگەر هیچ نەبێ و کۆی دانەمەزرین بەڵام بتوانین بزنسی خۆمان هەبێ، بتوانین کاری خۆمان هەبێ، ئیتر ئەگەر کارەکانیش بەرهەمی خۆماڵی پێ زیاد بکەین و بەرەو پێش بڕۆت. ئێمە وەکو دەرچوانی دانەمەزراوی بەشە کشتتوکاڵیەکان کە ساڵانێکی زۆرە تەخەڕوزمان کردو و لە ماڵەوەین چاوەڕی دامەزراندنمان کردووە، بەڵام خۆتان نەزانن لە ئێستادا دامەزراندن لە هیچ کەرتێکی حکوومیە بە شێوەیەکی وانە و بە تایبەتیش کشتتوکاڵ ساڵانێکی زۆرە دەرچویان دانەمەزراندووە، بۆیە ئێستاکردنەوەی ئەم دەوراتە بۆ دەرچوانی بەشی پیشەسازی خۆراک دەرفەتێکی باشە کە ئێمە بتوانین بە دوای ئەم دەورەیە دەست بە ئیش بکەین و بزنسێکی تایبەت بە خۆمان هەبێ. پرۆژەی ڕایەنان و فێرکاری لە بواری پیشەسازی خۆراک ڕاستێرەمی کوردستان دەگرێتەوە و تەنیا دەرچوانی بەشی کشتتوکاڵین، بڕیاریشە زیاتر لە 200 دەرچووی دانەمەزرا و سود لە پرۆژەکە وەربگرن. جۆرەکانی پیشەسازی خۆراک بە پێی تایبەتمەندی شوێنەکە دەیگۆڕین لە هەموو شوێنەکانی، بۆ نمونە هەڵەبجە بە چ زراعەتێک بەناوبانگە، بۆ نمونە بە هەنار بەناوبانگە، ئێمە بابەتەکان دەخینە سەر هەنار، یاخود بە تەماتە بەناوبانگە دەیخینەوە سەر بابەتە بە پیشەسازی کراوەکانی تەماتە، بۆ ئەوەی لۆدەکە لەو شوێنە کەم بکرێتەوە. پرۆژەکە UNDP پاڵپشتی دارایی دەکات و ئامانجی سەرەکیەوەیە دەرچوانی دانەمەزرا و یارمەتی بدرێن تا خۆیان فێری کار و پیشەیەک ببن و دواتر ببنە خاوەن پیشەی خۆیان، یاخود لە ڕێگەی کەرتی تایبەتەوە لە کارگەی تایبەتی پیشەسازی خۆراک هەلی کارکردن بۆ خۆیان دەستەبەر بکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.